ئەی ئەو کەسانی کە تاخیر دێن بۆ نوێژی جومعە باش گوێ بگرن، بزانە خۆتان لە چی بێبەش دەکەن. ئەی ئەو کەسانەیشی کە زوو دێن بۆ مزگەوت گوێ بگرن، بزانە چیتان دەست دەکەوێت. لە حەدیثێکی صحیح ترغیب هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: من غسل واغتسل ودنا وابتكر واقترب واستمع. سید ئەم مەرجانەک هەر کەسێک ڕۆژی جومعە خۆی بشۆرێ. دوو ڕەئی لەسەرە، سونەتە واجبە، ڕەئی بە قوتەوەی خۆشودن بۆ نوێژی جومعە واجبە لەسەر پیاو نەک لەسەر ئافرەت. هاتی بۆ مزگەوت خۆت بشۆرە و پاک و خاوێن بە. ئەو کەسەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خۆی بشۆرێ لە خەتیب نزیک بێتەوە، واتە زوو بێت. وابتەکەرە، زوو بێ بۆ مزگەوت نەک تاخیر بێ. واقتەرەبە، ئەها نزیک بێتەوە، واتە زوو بی، نەک بە ملی خەڵکا بڕۆی بەڵێ کاکە من نزیکم، نزیک بوونەوە نا. واستەمع، ئەمە زۆر مهمە، گوێ بگرێ و بێدەنگ بێ. لەو کاتەی خەتیب بەڵێ ئەسەلام عەلەیکم بۆت نییە قسە بکەیت تەواو، حەتاکو خوتبەکە تەواو بێ، جوابی سەلام مەدەرەوە. کاتی وتارەکە قسە مەکە. جارێ وتارە دەین خەڵک قسە ئەکە ناو وتارەکە، دەمەتەقیرەکە برادەرەکەی ئەکە، ئەگەر وا بکەی ئەمە شمولی تۆ ناگام حەدیثە، ئەبێ بێدەنگ بی. بێگەوتی سەلام عەلەیکم جوابی مەدەرەوە. ئەمە لە کاتی خوتبە. هەر کەسێک زوو بێ بۆ مزگەوت بێدەنگ بێ، قسە نەکات، دەفەرمێ کانە لەو بكل خطوة قيام سنة وصيامها. سبحان الله. هەموو هەنگاوێک کە تۆ ناوتە هاتووی بۆ نوێژی جومعە، بە ئیزنی خواوەشی ڕێگای دوورە کە بە سیارە دێ، خوای گەورە هەمان پاداشتی بۆ نووسێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بە هەموو هەنگاوێکت خوای گەورە خێری چیت بۆ نووسێ. یەک ساڵێک شەو نوێژ، یەک ساڵێک ڕۆژوو، 50 هەنگاوت ناوە، خێری 50 ساڵ ڕۆژوت بۆ نووسرا، خێری ئەوت بۆ نووسراوە 50 ساڵ، 365 شەو ڕۆژە، هەموو شەوەکان شەو نوێژ کردبێ بە یەک هەنگاوێ. ئەگەر هەزار هەنگاو بنی وەکو وایە 1000 ساڵ ڕۆژوت گرتبێ، 1000 ساڵ شەو نوێژت کردبێ. جا ئەوە دێنێتەوە نیو سەعات، دەبێت نیو سەعات خۆت ئالەمە مەحرومکەی. دەوڵەمە نەبی بەم نیو سەعاتە سەیری فەیسبوک و تیکتۆک بکەی، دەوڵەمە نەبی ئەوەی ملیاردێر چیت بەسەرادی. ئەگەر سەیریشینەکەی ئیفلاس دێنی زەرەرەکەی نەبەخوا ئەمە زەرەرەکە بەهۆی مۆبایلە خۆ تاخیرکەی. تۆزە کورچ گۆڵ بە لە جاتێ بە نیو سەعات خۆشۆری بە 5 دقیقە خۆت بشۆرە، دوای جومعەکە بڕۆرە حتا عەسر دەرمەچوو لە حەمام خۆت بشۆرە. خۆتان خاوخریچ مەکەن لە مەسەلەدا، پەلە بکەن، پەلە بۆ خێر. خوای گەورە لە قورئانە فەرمێت لە خێرە مسابقە بکەن، خۆت تاخیر مەکە. ئەوەی بە 10 دقیقەی بە 2 دقیقە 3 دقیقە بیکە وەرە بۆ جومعەکە، دوای جومعەتە کەیفی خۆتە، دوای جومعە خۆت بشۆرە، بە ئیسلاحات ڕۆژتر خۆت بشۆرە. خۆتان لەمە مەحروم مەکەن، حتا زووتر بێن پاداشەکەتان گەورەترە. بۆی ئیمامی ئیبن خوزەیمە و چەند زانایتر ڕەحمەتی خوایان دەفەرمون هیچ حەدیثێک نازانین لە پێغەمبەری خوا هاتبێ صلی الله عليه وسلم کە پاداشتی گەوری تیا باس کرایە بەقەد ئەمە. تۆ بە یەک هەنگاوێکە دەی بۆ جومعە، هەموو هەنگاوێک خێری یەک ساڵێک ڕۆژوو بۆ بنووسرێ، یەک ساڵ. ئایکە تۆ 100 هەنگاو بنەی خێری 100 ساڵ ڕۆژوو بۆ نووسرا، ئەی خوایە نەیبڕی. ئێستا خەڵکی وایە الحەمدولله ئەمڕۆ خێری هەزارها ڕۆژوو بۆ نووسرا و هەزارها ساڵ، سەدەها ساڵ. خوای لەو کەسانەمان بگێڕی. دەخۆت مەحروم مەکە، وەرە بۆ مزگەوت زوو وەرە. جومعەی داهاتوو تەمەن باقی بێ، دەرئەکەوێ ئەوەی کە گوێی لەم وتارە بوو، ئەوەی کە لەم ناوەی نەک لە شوێنێکی سەفەر بێ، دەرئەکەوێ کاریگەری بەسەری وە بۆ یا لێەوە ڕۆشتۆریەوە دەرچوو، دەرەکەوێت. جومعەکانتە دەرەکەوێت ئینشاءڵڵا.